به ئەڕمانجا چاودێریکردنەوە میدیایان گۆ باگراوەندەوان یا ئیسلامی هەیە و خۆلێسی تلڤیزیۆن و رادیۆ بەڵاوۆک دبینن و ژئالی وەزارەتە ڕۆشنبیری بە مۆڵەتەوان یا فەرمی هەیە وەزارەتە ئەوقاف و کاروبارên ئۆلی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتە ڕۆشنبیری لیژنەیەک پێکانی و ئاماژەبووێ دکن چاودێریە هور لە سەروان کەناڵان دکن چ کەناڵەکان دەربێت ji بۆ هەزرا تۆندڕەوی دێبێ داخستن بەرپرسێن وەزارەتە ئەوقاف و کاروبارên ئۆلی ئاماژەبوویەکێژی کرد ژئالیە بەشە کۆڵاتیڤە گلهێوەیەکی هاتیەکردن گۆ بەشێک ji کەناڵên ئیسلامی هزرا تۆندڕەویە بەڵاو دکن ئێمە ئاستی تۆندڕۆیەکەی لە بەرچاوەکەین ئەگەر بزانین خەڵکێک بۆتە قوربانی ئەو کەناڵە ئەوە بە دڵنیاییەوە ئێمە خاوەنی کەناڵەکە ئیحالەی محاکەمە ئەکەین و ئیتر لە ڕێی خۆمان و ڕاستەوخۆ خۆمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری یاخود لە ڕێی داواکاری گشتیەوە ئەو لیجنە ژئالیە وەزارەتên ڕۆشنبیری و ئەوقافین هەرێمێڤە هاتیە پێکانین بریارە بەڤان نزیکەوان بجڤن و دەست بە چاودێریکردن و کۆمکردنا زانیاری سەروان کەناڵên گۆمۆڵەت ji وەزارەتە ڕۆشنبیری گرتنە بکە هەفدەم وەزارەتە نافخۆیە هەرێمێ ڕادبێ بەلێکۆلین لەگەڵ گروپên کۆمپانی گۆ بەخشەوان رادیۆ و تلڤیزیۆنان دکن دەبینین کە بعضێکیان فکری تونند و تیژی بڵاو دەکەنەوە فکری تونند و تیژی جا هەر ئاین و مەزهەبێک بێ ئێمە دژی ئەوەی دژی هیچ ئاینێک نین وەکو بە فەرمی وەکو وەزارەتی ڕۆشنبیری چکەمە ئیجازەمان پێداون مۆڵەتیان بەڕسمی لە ئێمە وەرگرتو ئێمە بەپێی ڕێنمایی ژمارە 2014 هەیە بەپێی ئەم ڕێنمایە دیارە هەموو سەرپێچێک سزای خۆی هەیە ji sala 2014 heyyan ha wezareta Awqaf û Karûbarên Oriya Herêmê di rêya Wezareta Navxwe zêdetir ji 10 kanalê cora cor girtiye ku beşek ji wan bagirawendewaniya îslamî hebû û mohleta fermî wernegirtibûn.